ئەم حەفلەی مەولودی پێغەمبەر عەلەیهی سەلام زۆر پیرۆزە، چونکێکین لەم نەوە حەفلانە باسی ئاکارە جوانەکانی پێغەمبەر دەکرێ عەلەیهی سەڵات وەسەلام، باسی ڕەوشتە بەرزەکانی پێغەمبەر دەکرێ. جا هەر جۆرێک بێبێت کە تۆ باسی ڕەوشت و ئەدەب و ئەخلاقی و ئاکارە جوانەکانی پێغەمبەر بکەی عەلەیهی سەڵات وەسەلام، ئەوە زۆر پیرۆز و زۆر گەورە ئەوێسێت. مەولودی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ کۆمەڵی موسڵمانان بەڕاستی یادێکی زۆر گەورە و پیرۆزە، بۆ چونکە لە هەر شوێنێک کە ئەم یادە بکرێ باسی ئاکارە جوانەکانی پێغەمبەر دەکرێ، باسی ڕەوشتە بەرزەکانی پێغەمبەر دەکرێ، باسی ئەو ئاکارە جوانان ناکرێت کە لە پێغەمبەرەوە دەرچووە و گەیشتووە بەم میلەتە. یعنی ئەوە شتێکی پیرۆزە بەڕاستی. ئەم حەفەلاتانە کە ئەگیرێ هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی دڵخۆشی موسڵمانانە بە لەدایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. یعنی خەڵکیان ئەم مەولودیەکەن فەرەح و خۆشیان پێگا بەچی بە لەدایکبوونی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. طبعا مسلمان شانازی ئەکا، هەموو جیهان شانازی ئەکا بە هاتنە دنیای پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم کە بە هاتنە دنیای ئەو چرایە و ئەو نور و ڕووناکیە کۆتایی بە تەواوی هەرچی زوڵم و ستەمە لەسەر زەویە هات، وە کۆتایی بە زیندە بە چاڵکردنی ئافرەتان و دایکان و خوشکانمان هات و بووە چرا و گشت کۆمەڵگای کردە برا ئەم هاتنە دنیای پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام. طبعا قورآن پێمانە فەرمێ کە بێ ئینسان دڵخۆش بێ بە هاتنە دنیای پێغەمبەر صلی الله عليه وسلم. کاتێ خوای تەبارەک وتەعالا باسی خۆشبەختی دەربڕین بە بۆنەی هاتنە دنیای پێغەمبەرە پێمانە فەرمێ لە قورآنە، پێمانە فەرمێ قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا. ئەو ڕەحمەتە لەویان مفەسرین زۆربیان ئەفەرمووە بەس پێی پێغەمبەرە، چونکە خوا لە شوێنێکی ترا فەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين. لەویاشا ڕەحمەتی بەکارهێناوە، لەویا قورآن بە قورآن تەفسیر ئەکرێ کە مە بەس پێی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام ئەبێ ئینسان فەرەحیەت و دڵخۆشی دەرببڕێ. جا چ نیعمەتێک هەیە، چ دڵخۆشیەک لەوە زیاتر هەیە ئینسان شوێنکەوتەی ئەو پێغەمبەرە بێ عەلەیهی سەڵات وەسەلام. کاتێ پێغەمبەری خوا لە فەرمودەیەکی صحیحە باسی صفەتی ئەهلی بەهەشتمان بۆکە، ئەفەرمێت چوار صفەتیان هەیە: ئەفشوا السەلام وأطعموا الطعام وصلوا الأرحام وصلوا الليل والناس نيام. پێغەمبەری خوا فەرمێیەکێ لە صفەتەکانیان ئەوەیە کەوە نان ئەدەن بە خەڵکی، سفرەخوان ئەڕازێنەوە بۆی خەڵکی تایە نان بخوا و برسی بێتە ئەو جێگایە برسێتێکی خۆی تێرکە. ئەمەش یەکێکە لە صفاتی ئەهلی بەهەشت کە خوای پەروەردگار لەوەرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باسی کردووە. و سەڵاوات ئەدرێ لەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە خوا لە قورئانە لە باسی سەڵاواتە پێمانە فەرمێ ئێمە و مەلایکەکان لە پێش ئێوە سەڵاواتی لەسەر دەین. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. صلوات لەسەر پێغەمبەر ئەدرێ لە مەجلیسانەیە عەلەیهی سەڵات وەسەلام. باسی سیرەت و ژیاننامەی پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام کە واجبی سەرشانی هەموو موسڵمانێکە ژیاننامەی پێغەمبەرەکەی خۆی بزانێ عەلەیهی سەڵات وەسەلام. ئێمە ئەگەر سەرنج بین ئیبتیدا و سەرەتا و بنچینەی ئیسلام لە کۆڕ و کۆبوونە و ئیجتیماع و دەستەوە دروست بوو چۆنایی. یعنی ئەگە سەرنج بدەین کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی کرد بە بانگەواز و بانگەشەکردن بۆ دین، هەتا بە تەنیا بوو وەکو پێویست نەیتوانی نەشری دینەکەی بکاتە دینەکەی بڵاو بکاتەوە. بەڵام لە دوای ئەوەی کەوا توانی ئیعلامی دینەکەی خۆی بکات و کۆمەڵ و ئەسحابەکانی شوێن کەوتن و کۆمەڵانی مەکە و مەدینە ئیمانیان پێهێنا، توانی برەو بە دینەکەی بدات و گەشە بکات و هەتا و ئەمڕۆ دینەکەی بەردەوام بێ. ئەمە دلیل و حوجەیە لەسەر ئەمەی کەوا پەیوەندی کۆمەڵایەتی لە بینی موسڵمانانە لە بەتایبەتی ئەلەم کاتەدا ئەتوانین بڵین واجبە. لەبەرەوەی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ ئەگە کاتێک ئینسانێکی ئیماندار لە خزمەت خۆی خۆیان دوعای کرد و مناجاتی کرد، ئەگەر نەفرێک ئەم دوعاکە لەگەڵ کۆمەڵەکە فەرقی هەیە. ئەگەر کۆمەڵێک لەخوا پاڕانەوە احتیمالی قبولبوونی ئەم دوعای زیاتر تاوەکی نەفرێ دوعا بکە. جا لە دینیشە لە شەرعیشە دەستە و کۆمەڵی ئیماندارن لە چ شتێکدا کۆبوونەوە بەرەکەت و ڕەحمەتی خوای پەروەردگار لەسەر ئەو شتە زیاترە. بۆیە ئەم کۆبوونەوانە لەژێر ناونیشانی ڕێزگرتن لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم یادی مەولودنامەی پێغەمبەریان صلی الله علیه وسلم ئەمە هەر بۆ خۆی بەرەکەت و ڕەحمەتێکە و پێغەمبەریان فەرمێ قودرەتی خوا لەگەڵ کۆمەڵایە، قودرەتی خوا لەگەڵ جەماوەری ئیماندارانە. بۆیە ئێمە کە ئەبینین لەژێر دروشمی وەلودی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم ڕوخسارە جیاوازانە
ئەم کەسایەتیە بەڕێزانە ئەم معشوقانی پێغمەرگیانە کۆ بنەوە هەر ئەمە بۆ خۆی دلیل و حجە لەسەرویکەوە ئەم مەجلیسانە و ئەم کۆڕ و کۆبوونانە بۆ ئێمە ئیماندار زۆر زەرورە و زۆر گرنگە. وەکو شاعیری کوردە فەرمێ لە فەوقی ئەو خوددایە بەس ناگاتە جێ ئەو شاهە کەس لە عالەمێ جودایە بەس لؤلوئی گەوهەرداری من. بەڕاستی ئەم یادانە یادێکی پیرۆزە، یادێکی مبارەکە، ئەم هەموو خەڵکە و کۆبینن بە هەزارەها کەس لە مزگەوتیانە نەخوا، ئەمە تێرکردنی خەڵکی دەوڵەمەند و فەقیریشە لە هەردوو لایەنەکەیە.